ئاسۆی ئاسوودەیی. ئادەمیزاد لەو ڕۆژەوە پێی ناوەتە سەرزەوی، هەمیشە خەونی بە ئاسوودەییەوە بینیوە، وڕێنەی پێوە کردووە، بە دوایدا ڕای کردووە و چەندین شەڕ و جەنجی لە پێناودا کردووە. هەندێک جار لە کارکردن و قازانجی زۆر و خۆشگوزەرانی مادیدا، هەندێک جار لە ژیان بە گوێرەی دڵی خۆی و ئازادی بێسنووردا، هەندێک جار لە خاوەنداریەتی کەلوپەلی تەکنەلۆژیای پێشکەوت و ئیسراحەتدا، هەندێک جاریش لە خواردن و خواردنەوە و تێرکردنە هەستە سێکسیەکاندا بینیوەتەوە. ئیدی ژیانی بە بەدەستهێنانی ئەم شتانەوە بەستووە. لەم ڕێگا پڕ لە تۆز و غوبارەدا جار و بار هیوای تێگەڕاوە، جار و باریش نائومێد بووە، بەڵام هەرگیز بە خۆشەویستە چاوەڕوانکراوەکەیشی نەگەیشتووە. هەرواش دەبوو، چونکە ئەو ئاسوودەیەی ئەو بە شوێنی داوێڵ بوو، میوەی ئیمان بوو، بە ئیمانێکی کامڵیش نەبوایە بەدەست نەدەهات. ئەمەش لە هەمان کاتدا بناغەی بانگەوازی پێغەمبەران بوو. کرۆچیان بانگەوازەش بە ئاسوودەیی ئەوەیە کە تاک بە هەموو بوونیەوە ڕوو لە خوا بکات و تەسلیمی بێت. ئیماندارێک کە بەم ڕادەیە لە تەسلیمیەتدا سەرکەوتوو بووە، ئیدی مەحاڵە بەردەوام ئەسیری ئارەزوە نەفسانیەکانی بێت و جگە لەخوا لە شتێکی تر بترسێت. ئیدی هەم ئەو خۆشەویست و مەبەستەی دۆزیوەتەوە کە خۆشی دەوێت و دڵی وابەستەی بووە، هەم پەنای بۆ ئەو قودرەتی ناکۆتایەش بردووە کە هەمیشە لە بەرامبەر مەزنیەکەیەوە هەست بە ڕێز و سام دەکات. بۆیە ئاسوودەیە، چونکە دەزانێت قودرەت و عینایەتی بێسنوور هەرگیز هیچ کەسێک لەوانەی ڕووی تێدەکەن بە دەستی خاڵی ناگەڕێنێتەوە. لەبەر ئەمە ئیماندار هەمیشە ئاسوودەیە و دڵنیایە لەوەی ئەگەر لەم ڕێیەدا هەموو شتێک بە ئەوەوە ببەستێتەوە بە ئامانجی خۆی دەگات. بە درێژایی ڕێگاش سەلامەت دەبێت، بەهۆی ئەوەش کە لە دنیا بە چەندین وی ساڵ و بە یەکشادبوونەوە دەچێژێت، بەهۆی ئەو سەلامەتیەی کە ئیمان لە دڵدا بەرهەمی دێنێت، ئەو بای تەسلیمیەتەی کە لە هەست و شعوریدا هەڵیان کردووە، ئاراستەکرانی ئیرادەکەی لەلایەن مەشیئەتی خواوە. بەڵێ، بەهۆی ئەم شتانەشەوە سەرجەم چاڵەکانی نەفسانیەت، ئیشتیهای هاری هەوا و هەوەس تێدەپەڕێنێت و بە چاوساغی قورئان بەرەو ئامانجی بوون و ژیان هەنگاو دەنێت. بەڵێ، ئەوانەی چوونەتە ناوکەشی قورئان و پەنایان بۆ ڕابەرایەتی ئەو بردووە، هەمیشە لە دڵیاندا هەست بە دڵنیاییەکی قوڵ و متمانەیەکی پتەو دەکەن. کاتێک گوێ بۆ ویژدانیان هەڵدەخەن، تەماشای بوون و شتان دەکەن، بیر لە داهاتووی نزیک و دوور و ناکۆتایی دەکەنەوە. تەنانەت کاتێک لە بەرزەخ، مەحشەر، سیرات، بەهەشت و دۆزەخ ڕادەمێنن، لە پاڵ ئەوەدا کە هەستێکی قوڵ بە ئەرک و بەرپرسیارەتی دەکەن، سەرشاریشن لە هەستی هیوا و ئەم ئومێدەیشیان ڕاستەوانە لەگەڵ قوڵی ئیمانەکەیاندا دەگۆڕێت. ئەوان بە ئەندازەی فراوانی باوەڕیان لە گۆشەی ڕەحمەتەوە بە جۆرێکی هێندە جیاواز لە هەموو شتێک دەڕوانن. ئەگەر پەردە هەڵبدرێتەوە، هەموو ئەو شتانەی لەوێ دەیبینن و دەیچێژن بە هاوشێوەی ئەو شتانەی دەزانن کە لێرە دەیبینن و هەستی پێدەکەن. تەنها ئەوەندە نەبێت کە لەوێ ڕوبەڕووی درێژە و وردەکاریەکانی ئەو شتانە دەبنەوە کە لێرە بەهۆی تەسچی دنیاوە نەیانتوانیوە هەستی پێ بکەن و تامی بکەن. لەم ڕوبەڕووبوونەوەیەشدا بەدەم بەختی خۆیانەوە پێدەکەنن. بەڵێ، ئیمان کلیلی نهێنی بەختەوەری دنیایی و قیامەتیە و بەڵێنی دەم هەڵبەستران بەخێر بە هەموو ئەوانە دەدات کە تەمەنیان لە ساییدا بەڕێ دەکەن. سۆزی بەرزەخێکی ڕووناکیان پێدەدات، مژدەی مەحشەرێکی نەرم و فێنچیان پێدەدات، چرپەی سەرنجامێکی وەهای میزان بە گوێی ڕوحیاندا دەدات کە شادی دەکات. پەیمانی سەرکێشی سیراتمان پێدەدات بە جۆرێک کە ڕەهەندەکانی ئومێد و تەمکین بن. بە ناونیشانەکانی وەک بەهەشت، ڕەزامەندی و بینینیش دەرگا لەسەر زۆر شتی چاوەڕوان نەکراو دەکاتەوە. لە تووبای بەهەشتیشەوە شتانێکی وامان پێشکەش دەکات کە تەنانەت بە ئازارترین و ناڕەحەتترین ساتەکانیشمان لەبیر دەباتەوە. لە بنەڕەتدا کاتێک ئیماندار بە هەموو بوونی ڕوو لەخوا دەکات، جگە لەو هەموو شتێکی تر لە چاویدا دەسڕێتەوە. سەرجەم هێز و توانە درۆینەکان وەک میزەڵانی بێهەوا دەپوچێنەوە. تێگرای ئەو تیشکەفانیانەی کە بە ڕۆشناییە ساختەکانیان جار و بارچاومان بەر شەوارە دەخەن، لە بەرامبەر نووری ئەوەوە ڕەشدا دەگەڕێن و لە هەموو لایەکدا دەنجی
ثم إنكم يوم القيامة تبعثون. ئەمڕۆ مڵکی خوای تاقانەی باڵادەستە دەبیسترێت. دەروونێک کە بەم خاڵە گەیشتووە لە پەیمانی درۆی سەرجەم هێز توانست ڕەحمەت و عینایەتە ساختە و خەڵەتێنەرەکان ڕزگاری دەبێت. تەنها و تەنها ڕوو لە ئەو دەکات و چاوەڕێی یارمەتیش هەر لەو دەکات. کاتێک زۆری بۆ دێدیان موسیبەتەکان دەیلەرزێنن متمانە بە ئەو دەکات و پشت بەو دەبەستێت. لە بەرامبەر هەموو جۆرەکانی هەڕەشە و مەترسیدا هانا بۆ چەتری عینایەت ڕەحمەت و نوسرەتی ئەو دەبات کە تێگرای بوونیان دەورە داوە. کاتێک لاواز دەبێت دەچێتە ژێر سایەی توانستە ڕەهاکەی ئەوەوە. کاتێکیش بە گوناهەکان پیس دەبێت یەکسەر بەرەو ژێر پلووسکەی لێخۆشبوونی ئەو ڕادەکات. ئیدی بە ئیمان متمانە و تەسلیمیەت ئەو تۆز و غوبارە دەسڕێت کە جار و بەر لە ئاسۆی دەنیشن. بۆیە بەرامبەر بە هیچ ڕووداوێک ناکەوێتە سەرچۆک و بەرەو ئایندەی خۆی دەڕوات. کێشەکەسی خێزانی و کۆمەڵایەتیەکان بە پەیوەندیگرتنی ویژدانی لەگەڵ ئەودا چارەسەر دەکات و هەرگیز لە ڕۆحیدا ڕوبەڕووی وەحشەت و تەنهاییەکی وا نابێتەوە کەوانێت تێی بپەڕێنێت. ئەگەرچی جاروبار لە ناو خەڵکدا دووچاری هەندێک غوربەتی کاتیش ببێت، لە سایەی ئیمان و تەسلیمیەتەکەیدا هەمیشە خۆی لە ناو سروەکانی هاودەمیدا دەبینێتەوە. ئەو شتانەش کە بەسەری دێن وەک وردەبەردی ئاگادارکەرەوەی قەدەر دەبینێت. وەک هەمیشە بە ڕەزامەندی و سەبرەوە پێشوازی لەوەها ئاڵ و گۆڕێک دەکات. بەهۆی ئیمان بەخوا و مەعریفەتی ئیمانەوە ئاسۆی ناسین لەگەڵ هەموو شتێکدا دەکاتەوە و لە سایەی ئەمەدا هەموو بوون بە گیاندار و بێگیانەوە وەک برای خۆی دەبینێت. پەیوەندیان لەگەڵ دەبەستێت، ئاراستەی ڕووداوەکان دیاری دەکات و لە ویژدانیدا هەتا ئەو پەڕی سنوور هەست بەو پایەی خەلافەتە دەکات کە پێی بەخشراوە. دەرچی ئەوە دەکات کە هەموو شتێک لە پێناو ئەودا بەدی هێنراوە و بەهۆی هەستی منەتباریەوە پشتی دەچەمێتەوە. وا هەست دەکات کە دەستی لە ناودەستی شعوری مەلایکەتەکان و ڕۆحی کائیناتدایە. وەک لانکەیەکی گەرم و نەرم هەست بەو زەویە دەکات کە پێی پێدا دەنێت. ئەو دۆڵەی کە تێیدا دەڕوات هێندە ئاسوودەیە وەک ئەوەی لە باوەشی دایکیدا بێت. بە چاوی ئیماندارێک کە هەموو شتێک بەخواوە گرێدەدات تەماشای گردون دەکات، نەک بە گوێرەی مادی و سروشت پەرست. ئیدی هەموو کەس و شتێک لە بەرچاویدا ناسرا و ئاشنایە. پەیامی سەلامەتی لە هەموو ئەو شتانەوە بۆ دێت کە پەیوەندیان لەگەڵ دەبەستێت. بە ڕەفتارگەلێکی ئەمینی وەڵامیان دەداتەوە. لە هیچ کەسێک ناترسێت، هیچ کەسێکیش ناترسێنێت. وەک برا باوەش بە هەموواندا دەکات. زەردەخەنە بەسەر هەموو شتاندا دەبەخشێتەوە. بە جۆرێک قوم لە ئاو هەوا و نیعمەتەکانی تر دەدات کە دیاری خوایی بن. بۆنی میسک و عەمبەر لە خاک و سەوزبووەکانی ناوی دەکات. بە زمانی دڵ و وەک ئەوەی گیاندار بن سڵاو لە باخ و باخچە بەرد و چیە جیا و ڕوەک و گوڵ دەکات. کاتێک ڕوبەڕووی زیندەوەرێک دەبێتەوە وەک ئەوەی لەم میوانخانەی دنیایەدا هاوڕێی بۆ تەرخان کرابێت، دەستی پێدا دەهێنێت و خۆشەویستی بۆ دەردەبڕێت و بە هەموو کردار و ڕەفتاری دەری دەخات کە وەک نوێنەر و بانگەوازکاری ئاشتی و ئاشتی خوازی بۆ سەر زەوی نێردراوە. ئیماندار کە بە ئیمانە فراوانەکەی هەموو شت و هەموو کەسێک لەم چوارچێوەیەدا دەبینێت، هەمیشە خۆی لە نێوەندی کەشێکی ئاسوودەیی وەهادا دەبینێتەوە کە هەمووان بەخیلی پێدەبەن و بەهۆی ئەو چێژە ئیمانیەی کە پێناسە ناکرێن لە هۆشی خۆی دەچێت. بەڵێ، ئیدی لە بری جەنگ و چێشمەچێش هەموو زەی خۆی لە گەیاندنی کەسانی دیکەش بەم چێژانە و بەشکردنی ئەم هەستە دەرونیانەی لەگەڵ کەسانی دیکەدا سەرف دەکات. چەند لە دەستی بێت ئاسۆ داخراوەکانیان بۆ دەکاتەوە و بە ئاراستەی گەیاندنی هەموو کەسێک بەم زەمزەمەی لەزەت و چێژە بەلەقاژە دەکات. هەمیشە لە بەرخاتری ژیاندن چەند هەنگاوێک لە ژیان دوور دەکەوێتەوە. لە هەستان و دانیشتنیدا متمانەیەکی بێسنووری بەخوا هەیە، بەڵام دژایەتی خەڵکیش ناکات. بەڵێ، لەلایەک هێزە گوێرەیەکەی بەهۆی قودرەتی خواوە بەهێز دەکات، لەلایەکی دیکەشەوە زیادکردنی هیممەتی ئیمانداران بۆ سەر ئەوەی خۆی فرامۆش ناکات. ئیدی بێ ئەوەی قاچی لە هیچ شتێک بگیرێت بەرەو ئامانجەکەی دەڕوات، بەرەو گەیشتن بە ئاسوودەیی بەهۆی ئیمانەوە، بەرەو ئامانجی بەدەستێنانی ڕەزامەندی خوا لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئیمانەوە. ڕاستیەکەی
کۆمەڵگایەک کە تاکەکانی تا ئەم ئەندازەیە پێگەیشت بن، یەکتریان خۆش بوێت و ڕێزی یەک بگرن و لە دڵەوە وابەستەی یەک بن، پاڵێوراون بۆ ئاسوودەیی. چونکە لە نێوان تاکەکانیدا ئەو هۆکارانە نەماون کە خەڵک بەرەو نائاسوودەیی و ناکۆچی دەبن. خۆی لە خۆیدا لەناو ئەوان داشتانی وەک نەسەب و ڕەچەڵک، جیاوازی جوگرافی و ئیمتیازات بوونیان نییە. ئەم کەسانەی کە باوەڕیان بە یەکێتی سەرچاوە و کانگای هەموو شتێک و هەموو کەسێک هەیە، بە تەواوی مانا بران. قورئان کاتێک دەفەرموێت: إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. ئیمانداران تەنها برای یەکترن، ئەم ڕاستیەمان بیر دەخاتەوە. لە هەمان کاتدا ئەمە برایەتیەکی ڕواڵەتی نییە، بەڵکو بە دەستەواژەی ناو ئاەتەکە، بەڵکو بە دەستەواژەی ناو فەرمودەکە، بەڵکو بە دەستەواژەی ناو ئاەتەکە، لە خۆشەویستی و بەزەیی و وابەستەییدا وەک ئەندامەکانی جەستەیە گوان و هەمیشە لە ڕۆحیاندا هەست بە ئازار و شادی یەکتر دەکەن. بەڵێ، ئەوان وەک چاو و گوێ، لێ و زمان، دەست و قاچی یەکتروان. لەم کۆمەڵگایەدا هەموو تاچێک ژیانی خۆی بەستوێتەوە بە ژیاندنی کەسانی دیکەوە و لە پێناو بەختەوەری ئەوانی تردا هەوڵ دەدەن. بۆیە لەناو ئەواندا تەنهابوون و پەرێشان بوون وجودی نییە. کەسێکیان ئەزێتی ببێت، دڵی هەمویان کزەی لێوە دێت، هەمووان بە خۆشحاڵیەوە بەشداری لە ئاهەنگی شادی یەکێکیان دەکەن. هەروەها لەم کۆمەڵگایەدا دایکان و باوکان وەک ئەولیاکان ڕێزیان لێدەگیرێت، منداڵانیش وەک گوڵی ناو ئینجانەکان گرنگیان پێدەدرێت. هاوسەرەکان لەبەر ئەوەی باوەڕیان وایە پێکەوە بوونەکەیان هەمیشەییە، تەنانەت لەو پەڕی تەمەنی پیریشدا هاوشێوەی ڕۆژانی سەرەتا لەگەڵ یەکدا مامەڵە دەکەن و لەو دی و سنوورەکانی عاتیفەوە هەوڵ دەدەن ژیانێک لە چوارچێوەی دڵ و لۆجیکدا بژین. ئەمان هێندە وەفادارن بەرامبەر بەیەک، تەنانەت خەیاڵێکی دیکە بەسەریاندا گوزەر ناکات. ئەم هاو ئاهەنگیی ناوخێزان بۆ نەتەوەش کە خێزانێکی گەورەیە ڕاستە، نەتەوەیە کە لەم جۆرە خێزانانە پێکاتووە، تیایدا هەمووان یەکتریان خۆش دەوێت، ڕێز لە یەکتر دەگرن و بە میهرەبانیەوە بۆ یەک دەڕوانن، هیوای خێر بۆ هەموو کەسێک دەخوازن و چەند لە دەستیان بێت ڕێگری لە خراپەکان دەکەن. گومانی خراپ بە کەس نابەن و تۆمەت بۆ کەس هەڵنابەستن، خۆیان بە شەرەف و ناموسی هیچ کەسێکەوە سەرقاڵ ناکەن، لەسەر بنەمای پێشبینی و گریمان جاسوسی بەسەر کەسەوە ناکەن و نایگرن، و بەشێکی ئەو کۆمەڵگایە بوونی خۆی بەڕووخاندنی بەشێکی دیکەوە نابەستێتەوە، و هیچ کەسێک دەست بۆ شتە چەپەڵەکانی وەک درۆ، داو، فێڵ و تەزویر درێژ ناکات. چونکە لەم کۆمەڵگا ئاسوودەیەدا هەموو تاچێک وەک ئەوەی سوێندی لەسەر پاراستنی بە هەمرۆییەکان خواردبێت، بەرامبەر بەسەر جەمنەرێنیەکان لە جەنگدایە، و ئەم کۆمەڵە کۆمەڵگای ویژدان و ئاسوودەییە.